ئەوە چەندەمین جارە ئەم هێرشانە دووبارە دەبنەوە و پێشتریش چەندین لیژنەی تر دروست کراون و لیژانی هاوبەش دروست کراوە، هاتوونە لێکۆڵینەوەش کراوە و گەیشتونەتە دەرەنجامی تەواویش، بەڵام هەتا ئێستا هیچ ڕێکارێکی پێویست نەگیراوەتە بەر و سنوورێک بۆ ئەو گروپانە دانەنراوە. بۆیە هیوامان وایە کە هاتنی ئەم لیژنە هاوبەشە ئەم جارەیان ببێتە کۆتا لیژنە بۆ ئەوەی هەم بگەینە ڕاستیەکان و هەم ئەو لایەنانەی کە لەلایەن هەردوو لامان ئاشکرانە کە لە پشت ئەو هێرشانن دەستنیشان بکرێن و پێشکەشی حکوومەتی فیدرالی بکرێن و ڕێکاری یاسایی و ئەمنی بەرامبەریان بگیرێتە بەر و چیتر هەرێمی کوردستان بە چاوی دژمن سیر نەکرێتن و ئەو گروپانە سنووریان بۆ دابنرێتن و دوور بکەونەوە لە هەڕەشەکردن و تێکدانی ئارامی و سەقامگیری هەرێمی کوردستان. بە تاکید ئەو هێرشانە کاریگەریکی ڕاستەخۆیان هەبوو لەسەرەوەی کە کۆمپانیەکانی نەوت لە کێڵگەکان کشانەوە و بۆ ماوەیەک بەرهەمهێنان ڕاوەستە، هەر خۆی لە خۆیدا لەبەرەوەی کە پێشتر ناردنەدەرەوەی نەوتی هەرێمی کوردستان ڕاگیرا بوو، کێڵگەکان وەکو پێویست کاریان نەدەکرد و توانای بەرهەمهێنانیان کەم ببووە و لەگەڵ ئەم لێدانەش توانای بەرهەمهێنان هەتا ئاستێکی زۆر هاتە خوارێ، بۆیە نەشتوانرا وەکو پێویست ئەو ڕێژەیە کە پێویست بوو بۆ هەناردەکردن لە ڕێگەی سۆمەوە بەپێی ئەو ڕێککەوتن و لێکتەگەیشتنی لەگەڵ حکوومەتی فیدرال کراوە لە کاتی خۆیدا هەناردە بکرێتن. بە تاکید پێویستی بەکاتە بۆ ئەم کێڵگانە بگەنەوە توانای ڕاستەقینەی خۆیان، بەڵام لە هیوادارین کە کار نەگاتە ئەوەی کە بە لیژنە چارەسەر نەبێتن، ئەگەر نە هەتا سەر ئێمەش بێدەنگ نابین لەوەی کە هەرێمی کوردستان بپارێزن.